دیارە کاکاسۆ یەکێ بوو لەو کادرانەی کە لە مناڵیەوە بە حکمەوەی کە لە بنەماڵەیەکی پێشمەرگە و شۆڕژێر بوون لە بنەماڵەیەکی یەکێتی بوون هەر لە سەرەتای ساڵانی هێشتاوە هەم خۆی و خوشکبراکانی و هەم کەسوکاری تووشی تاڵاوی ئەشکەنجەی بەعسیەکان بوون و ئەو ئەشکەنجە و ئازاری ئەو بنەماڵەی چەشتبیان هەتا بوو بۆ ڕێگری ئەوەی کەوا نەتوانن لە مناڵیە وەکو پێویست وەکو هەموو خەڵکێکی تر بستە قوتابخانە و خوێندن تەواو بکەن و هەواڵ ئاسوس قادر هەر لە سەرەتای گەنجیەوە پەیوەندی کردو بە ڕیزەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە لەوێ کادرێکی کاراما بووە چ لە قۆناغەکانی ئامادەی چ لە قۆناغەکانی زانکۆ دیارە خوێندکارێکی زیرەکش بووە و لە زانکۆی سەلاحەدین سر ڕۆژ پێش ئێستا هێشتا پشووی جەژنی ڕەمەزان تەواو نەبوو ئاسۆس لە ژیانی ئاسایی دەژیا لێم خابن لە تایمی بەیانی دوا ڕۆژی پێنجشەممەی مانجی عوزەیران لە نکاو بارگەی سەفەری بەهێمنی تێک ناو بەیانی ڕۆژی یەکشەممە 2 تەمموز بەبێ ماڵ ئاواییکردن لە ئێمە و لە ئێوە و لە هاوڕێ ئازیزەکانی بۆ هەتایە ماڵ ئاوایی لێکردی